کۆمەڵێ بابەت هەیە کوفر هەیە هەمووی کۆبێتەوە لە چییە؟ لە حکومکردن بە غەیری شەرعەکەی خوای پەروەردگار. یەکەمیان جوحود، ئەو کەسێک کە حکمی خوای پەروەردگار وەلایانێ زۆر جار سەیرەکەی ئینکاریەکە، بەدڵی نییە، ڕەتیەکاتەوە، جەحدیەکە، ئینکاریەکە، یاخود دەیبینی ئیستیحلالەکە کە ئینکاری حکمەکەی خوای کرد، چی بڕیارەیە و حەڵاڵیەکە؟ غەیری ئەوەی خوای پەروەردگار. بۆ نمونە کەوتی نابێت زیناکار ڕەنجم بکرێ و نابێت جەڵد بکرێ، یعنی زینا چییە؟ هیچ عقوبەیەکی نییە و بڕۆ بکە، ئەو معناکەیەتی زینا حەڵال کرا لە بەرامبەر. سێمیان تەشریع، یاسای بۆ دانێ، یاساکەی خوای پەروەردگار بۆ زینا چییە؟ بۆ نمونە من بەزەوە بە نمونە هێنمەوە، جەڵد بکرێ و ڕەجم بکرێ، ئەو یاساکەی لا بردووە ئەیبێ چی بکە وەختە بخۆی یاسایەکی بۆ دانێ. یاساکە چییە؟ یاسای لەش فرۆشیە، با هەویە سەحیان هەبێ شوێنی تایبەتی خۆیانیان هەبێ بەن بە عارەزی خۆیان، کێشیان نییە، نرخدانیان لەسەر خۆیان و تاو. ئەوە یاساکەیە کە بۆیان داناوە کەەوە تەشریعە. چوارەمیان تەسویە، ئەی کە یاساکەی بۆ دانرا، ئەم یاسایە لە بەرامبەر یاسای کیا دانراوە؟ لە بەرامبەر یاسای خوای پەروەردگارە. ئێستا ئەوەی یاساکەی داناوە یەکسانی کرد بە خوایان نا، یەکسانی کرد بە خوا. واضحە؟ قورئان خوێندن باشە؟ ئێستا بنو تۆ لە مزگەوت دانیشین قورئان پێ بڵێن بە یاسای تیرۆر هەردووکمان نەگیرین، ئێستا حرام کرایان نا؟ حرام کرا. لە بەرامبەرە چییە؟ ئیلا بێ بڕۆی ڕەبت بی بە حیزبێکەوە لەم قەڕەکەیەوە بیخوێنی. حیزب ئیسلامیەکانی ژەم یاسایان ئیمزا کردووە و خۆشیان نووسیویانەتەوە، پرۆتۆکۆلەکەی پێیان باش بووە، بۆ لە بەرەوەی دین حەسڕەکرێتەوە لە ناو مەقەڕەکانیەوەوانە. ئەوە شێوەی لێیە. عەلمانێتیش ئەوەی پێ خۆشە، ئەوەی پێ خۆشە. بۆ چونکە لەو سەرەوە لەوانەداتەوە بەچی لەوانەداتەوە هەر کەسێکیش ئیجازەمان نایە خۆمان دین بڵێتەوە گڵێتەوە، ئێوان ئیجازە بەکێیە؟ خوان نەزان بەکێیە. بەیەکێکی ئەڵێن کە ئیسلامە بڵێتەوە کە عەلمانێتەیە، کە کوفرەیە، کە دیموکراسیەتەیە، ئیسلامێکیان ناوێ کە خوا بیەوێ، ئیسلامێکیانەوێ کە ئەمریکا و ئەوروپا بیەوێ. پێنجەم تەبدیل، ئەو کەسەی شەریعەتێکی خوای پەروەردگار یاسایەکی خوای پەروەردگاری لغا کاتەوە ئیلا لە جێگەی ئەوە یاسایەکی داناوە ئاگای لە خۆی نییە، کە ئەوە گۆڕینی شەرعەکەی خوای پەروەردگارە بە شەرعێک کە هەوا ئارزوی خۆی بیەوێ، هەوا ئارزوی خەڵک بیەوێ. شەشەم یان ئیمتیناع، پشتکردنە شەرعە، پشتکردنە یاساکانی خوای پەروەردگار، پشتکردنە شەرعە. حەوتەمیان ئیبا، تەطبیق نەکردن، جێبەجێ نەکردن، ئیهمالکردن، کە ئەمڕۆ هەچی یاسای خوای پەروەردگار لە ناو ماڵی مسلمانانیش ئیهمال کراوە. باش قەیناکە وەکو قانون دەوڵەت و حکومەت نایڵێ خۆ ناو ماڵەکەتا تۆ توانی پیاوی، بەڵام دەسەڵاتی ئەوەشی نەماوە. باوەڕەکەن شێڵدەرەوەی کە ژنان داڵدایە، ئافرەتی وەرگرت بێ ڕای کرد بێ لە ماڵەوە لەسەر چی؟ باوکم نایڵە سێری هەڵقەی تورکیکە، باشە؟ ئافرەتی داڵدایەوە لەسەرەوە، باوکم نایڵێ مۆبایلم پێ بێ لەی سندوو، بۆ لە بەرەوەی قسەم لەگەڵ کوڕ پێ کردووە، لەسەرەوە داڵدەی داوە، یعنی نایڵێت ناو ماڵەکەی خۆشتا تەطبیقی ئاوات لێکە کە تۆ تەسلیمی کوفر بووی، تەسلیمی یاسای غەیری خوابووی، وردە وردە ئاوات لێک. خاڵی هەشتەم گوێڕایەڵیکردنی دوژمنەکانی دینەکەتە، لابردنی حکمی خوا، وەرگرتنی حکمی غەیری خوا، گوێڕایەڵیکردنی دوژمنەکانی دینەکەتە کە تۆش پێ درا ئەطیعوا الله و ئەطیعوا الرەسوول، کەواتە لە هەشت لایەنەوە شیرک و کوفرە، یەک یاسای خوا ڕەت بکەرەوە، هەشت شێوە تۆ کافر و موشریک بی، ئاگاشە لە خۆت نییە.